ڕوخساری ئەم منداڵانە ڕنگدانەوەی توندی ئەو ئازارەیە کە پەیدا تێدەپەڕن. ئەم دیمەنانە سزای بە کۆمەڵی منداڵان نییە لە خوێندنگەکەیاندا، بەڵکو ڕاهێنانی وەرزشی کونگ-فو شاولینە لە وڵاتی چین. لەگەڵمان بن بۆ باسکردنی هونەری جەنگی منداڵان لە چین. ئێرە دارستانێکی چڕا لە ناوچەی خەنانی چین. ئەم منداڵانە دێن بە خوێندنی هونەری جەنگی کونگ-فو شاولین. ئێمە هەمیشە پێمان وایە کە ئەم جۆرە هونەرە جەنگیە تەنها دیمەنێکە لە دیمەنی فیلمە سینەمایی و ئاکشنەکاندا، بەڵام لە ڕاستیدا ئەمانە نە فیلمە نەگاڵتە، بەڵکو هونەرێکی جەنگی تاقەت بڕووکێنە. ئەم منداڵانە تەمەنیان لە نێوان 6 بۆ 8 ساڵاندایە. ئەوان لەسەر داوای باوک و دایکیان دەچنە ئەم پەرێزگایە بۆ ئەوەی ڕاهێنانیان پێ بکرێت لەبارەی هونەری جەنگی کونگ-فو شاولین. منداڵانی بچووک لەم دیمەنانەدا توانای معجیزەیی و جوڵەی سەرنجڕاکێش نیشان دەدەن لەگەڵ هێزێکی لە ڕادەبەدەر. کونگ-فو شاولین کە پێشی دەوترێ ئەلوشو شاولین یەکێکە لە کۆنترین شێوازە شەڕکردنە بەناوبانگەکانی چین. ئەوەی شاولین جیا دەکاتەوە لە هونەرە جەنگیەکانی تر کە ئەوەیە هونەری جەنگی و هونەری نێوەندگری تێکەڵ دەکات لەگەڵ تێکەڵکردنی بە ئاینی بودیەوە. ئەم هونەرە لە ماوەی سەدەی 15 سەری هەڵداوە و سەرەتا لە پەرستگاکان بڵاو بووەوە بە ئامانجی پارێزگاریکردن لە خۆیان و دینەکەیان. لەم پەرستگایە فێرکردنی کونگ-فو شاولین بە منداڵان تاکە ئامانج نییە، بەڵکو لە ڕێگەی ئەم ڕاهێنانە توند و سیستماتیکانەوە فێری پابەندبوون و دیسیپلین دەبن. جگە لە شارەزای قۆڵی نێوەندگری و چەندین ڕاهێنانی تر کە کەسایەتی منداڵەکە بەهێزتر دەکات.